ئەوان ساڵانێکە بەهۆی جەنگ و لێکەوتەکانیەوە زێدی خۆیان جێهێشتووە لە هەڵەبجە ئێستا بوونەتە خاوەنکار و درێژە بە ژیانی ڕۆژانەیان دەدەن. کاوا ئاوارەیەکی سووریایە، خاوەنی شیرینی حەلەبە لە هەڵەبجە، دەڵێت هەڵەبجە بووەتە ماڵێکی دیکەی ئاوارەکان. ئێمە لە سەرەتای 2013 ئاوارە بوون هاتن بۆ ئەم شاری هەڵەبجە. سەرەتای کە ئێمە هاتن بۆ ئێرە حەزمان بە غەریبی نەکرد، وەکو کەسێکی کە ڕۆشتی لای خزم و کەس و کارێ خۆ سەراحەت تعاملی خەڵک زۆر لەگەڵمە وەکو یارمەتی هەبوو، وەکو ڕێز و احتیرام هەبوو. دوایی ئەوە حەزمان کرد لەم شار ببینن لەبەر خەڵکی وێنە زۆر باش بوون سەراحەت لەگەڵمە. ڕێکخراوی نوێ لە هەڵەبجە ناوەندێکی سەرەکی کۆکردنەوەی ئاوارە سووری و عێراقیەکان بووە. بە ئێستاشەوە چەندین خولی بۆ ژنانی ئاوارە کردووەتەوە. لە ڕۆژی گیانی کۆچبەرانیشدا گوڵیان پێشکەش بە ئاوارەکان کردەوە. بەڵێ ڕێکخراوی نوێ لە 2015 پرۆژەی جۆراوجۆری هەبوو بۆ پەنابەران و توانیمانە ئێمە لە چوارچەوەی پرۆژەکانمانە چەندین دەورات بۆ پەنابەران بکەینەوە بۆ خانمان و بۆ مناڵانیش و لە درێژەی کار و چالاکیەکانمانە ئێمە توانیمانە ببینە هۆکاری ئەوەی کە ئەم پەنابەرانە ببنە خاوەن ئابووری سربەخۆی خۆیان چ لە ڕێگەی خولەکانمانەوە بێت درومان بێت چنین بێت و زۆربەی ئەو خولانەمان کە خاتونان بەشداریان کردووە توانیویانە هەلی کار بۆ خۆیان بدۆزنەوە. ئیمان ئاوارەیەکی عێراق و بەڕەگەز عەرەبە. ئێستا بەهۆی کارکردنی لە ڕێکخراوەکان فێری زمانی کوردیش بووە. لە ڕادیۆی دەنگی نوێ کە ڕادیۆیەکی ناوخۆییە بەرنامەیەک بە ناوی ئاوارەکانەوە پێشکەش دەکات. هەموو ساڵ دەورە کراوەتەوە بۆ بۆنەی ئەوەی ئاوارە پەنابەر و زۆر هەیە بە تایبەتی هەڵەبجە لە خۆیەگرێ اینجا لە ڕێی ئەم دەورانە خەڵک زۆر فێریشت بووە. فێری دوورمان بوون، فێری چنین بوون، فێری هەنێک شت، یعنی ئێمە کاتێک کە دەورە ئەکرێتەوە نەک هەر فێری دوورمان و ئۆشتانە هەنێ هەڵس و کەوت هەیە، هەنێ شت هەیە لە ڕێی یەکتریەوە زۆر فێریە بن. ئاوارەکان لە هەڵەبجە لە ناو ڕێکخراوە خێرخوازیەکانیشدا بێبەش ناکرێن. بەرپرسی یەکێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان دەڵێ زیاتر لە 1000 خێزان هاتنە هەڵەبجە. مامەڵەی هەڵەبجەیەکان لەگەڵیان لە تێڕوانینی خۆیاندا نەبوو. ئێمە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لە سەرەتادا لەبەری ژووری قەیرانەکان و لایەنێکی معنی نەبوو بۆ هاوکاری ئاوارەکان کە ڕوویان کردە هەڵەبجە بە پێچوانی بیر و بۆچوونی خۆیانەوە هەڵەبجەیان بینی، چونکە 1200 و ئەوەندە خێزان لە سنووری پادەرگای هەڵەبجە بوون، ئەم سووری ئەم ئاوارەکانی خواروی عێراق. ئەو بەدەمەوەچوونەی خەڵکی هەڵەبجە وای لێکردن ئیسە شیعارێکیان هەیە کە ئەڵێن حەلەبجە کەلەبچە، ینی هەڵەبجە ئەوی بێتە ناوی کەلەبچەیە کە ئەوەندە خزمەت و ئەوەندە خزمەتگوزاری خەڵکی چۆن دەڵێ دەرەوەی خۆی میوان دەکات. ئێمە میوانیان پێ دەڵێن پێیان ناڵێن ئاوارە بەڕاستی. ئێستا لە بازاڕ و کۆڵان و چالاکی و هەموو بوارەکاندا ئاوارەکانی هەڵەبجەش بە هەمان شێوەی خەڵکی شارەکە بەشداری دەکەن. لە هەڵەبجە هیچ کەمپێک بۆ ئاوارەکان دروست نەکراوە. ئەوانیش وەک خەڵکی شارەکە لە گەڕەک و کۆڵانەکاندا نیشتەجێبوون. ئێستا بە پێی ئامارە نافەرمیەکان 250 خێزانی ئاوارە لە هەڵەبجە نیشتەجێن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.